بزحمة بسيارك موجود دكتور بسيارك عملانية بەڵێ سەبارەت بە کاری پەرلەمانتاری و ئەو پەرلەمانتارانەی کە دژی یاسای خوای گەورە یاسا دائەنێن بەڵێ حەزەکەم ڕوونکردنەوەیشان لەو بدەیت بە تایبەتی ئەو یاسایانەی کە بە پەیوەندی بە فرەژنی و بڕینی دەستی دز و ڕەجمکردنی زیناکار و ئەوانە هەیە حەزەکەم ڕوونکردنەوەیکی لەسەر ئەو یاسایانە بدەیت کە دژی یاسای خوای گەورەن. بارەکە الله فیک براکەم. ئەوەڵەن ئەگەر کەسێک جا چێ ئەندام پەرلەمان بێت پەرلەمانتار بێت یاخود وەزیرێک بێ یاخود مدیری دایرەیەک بێ یاخود محافظێک بێ پارێزگارێک بێ یاخود سەرۆکی حکوومەت و وڵاتێک بێت هەر کەسێک بێت ئەگەر یاسا دەرکات دژی یاسای خوای پەروەردگار ئەمە حکومەکەی چییە؟ دەڵێن تاوانێکی زۆر گەورەیە و لە هەندێک حاڵەتیدا دەگاتە دەرەجەی کوفر. یعنی ئەگەر خۆی حکمی نەکرد بە شەرعی خوا لەبەر پارە و پول لەبەر مەسلحەتێکی دنیای خۆی یا لە ترسا ئەوە لە بینی زوڵم و لە بینی فسقدایە. بەڵام کە بێت و قانونەکەی تر لە شەرعی خوا بە باشتر و گونجاوتر دابنێت ئەمە پێی لە دینی خوا دەردەچێ و کافر دەبێ. وإن صلى وصام وزعم أنه مسلم هەرچەندە نوێژ کا ڕۆژوو بگرێ وا بزانێ مسلمانە. بۆیە من ئامۆژگاریم بۆ هەموو کەسێک کە خۆی بە مسلمان دادەنێت و بەرپرسیارەتێکی هەیە شتێکی بەدەستە لە کاروباری مسلمانان هەوڵی ئەوە بدە کە بە شێوازێک بەڕێوەبەرایەتیەکەی بکە کارەکەی بەجێ بگێنێ کە خوا پێی خۆشە و لێی ڕازیە کە ئەوەش لە مەسلحەتی خەڵکە نەچێ یەکسەر ڕوبەڕووی شەرعی خوا بێتەوە چونکە ئەوە بکات زۆر زەرەر دەکات. ئەگەر بێت و بە شەرعی خوا ڕازی نەبێ یا بێت و بڕگەیەک لە شەرعی خوا بەڕاست نەزانێ بڵێ من باشترم لایە یا هاوشێوەی ئەوم لایە یا شەرعی خوا بە ناگونجێت ئەوە بێگومان پێی لە دینی خوا دەچێتە دەرەوە چونکە ڕەخنە لە خواگرتن و تانەوتە شەردان لە حکمی خوا کوفرێکی زۆر گەورەیە خوا پەنامەندە. بەڵام وتمان هەندێک جار لەبەر پارە و پول لەبەر مەنسەب لەبەر چیچی بڕیارێک دەردەکا ئەو بڕیارە خۆشی دەزانێت کە و نەبێ وەکو شەرعی خوا بێ یا چاتر بێ نە چاک دەزانێت هەڵەیە بەڵام بۆ ترسێک یا بۆ تەمەعێک ئەوە لە بینی زوڵم و زاڵمێتی و فاسقێتیدا کە هەر گوناهی گەورەیە بەڵام ناگاتە دەرەجەی کوفری ئەکبەر. بۆیە ئامۆژگاریم بۆ هەموو لایەک ئەوەیە کە پابەندی شەرعی خوا بین. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم شەرعی خوا قورئانەکەی خوا دەستورەکەی خوا بۆ باشترین و چاکترین ڕێباز هیدایەتمان دەدا لە هەموو بوارێکی ژیانماندا ئینشاء الله.